تەشەنە نەکردنی ئەم پەتایش خۆپارێزی هاوڵاتیانە پابندبوونیانە بە ڕێنمایە تەندروستیەکان ومێ دەکەم هەمویان لەسەر ئەو ڕێکارانەی کە بە تایبەتی لەم ماوەی کۆتاییە لە 26ەوە کە جێبەجێمان کردوون ئەنجامی زۆر باشی یاوەتەوە بەرەو ئەوە چین کە بەرگریەکی گشتی لە سلێمانی دروست بێ و لە سلێمانی وامان کردو کە ئێمە تەنیا بەرەنگاری پەتاکە نەبینەوە بەڵکو کار و کەسابەتی خەڵک و ئابووری دەوڵەتیش بەهێندوەر بگرین لەسەرم سێتەوەرە بەیەکەوە کار بکەین بۆی بتوانین مەترسیەکانی و لێکەوتەکانی کۆرۆنا کەم بکەینەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف قسەکەین و لەگەڵ یەکێتی زانایان و لیژنەی فتواشە بۆی کە بزانین چەند دەرفەتی ئەوە ئەبێت کە بتوانین مزگەوتەکان وەکو شوێنەکانی تریش کە تەنیا مزگەوتەکان نین هەر شوێنێک شوێنی کۆبوونەوە و بەریەکەوتن و تێکەڵاوبوو قەرەباڵغ بێت تا ئیستا نەکراونەتەوە و جارێ ناکرێنەوە بۆیە دوای دەرەنجام و لێکەوتە یان داخوازیە تەندروستیەکان و کاتە ئەتوانین بڕیار لەو بارەیەوە دەربکەین بە هیچ شێوەیەک جارێکی تر ئێمە لە ئیستایە قەدەغەی تەواوی هاتوچۆ ڕناگەێنین بەڵام ڕێکاری ورد پەیڕەوەکەین بۆ ئەوەی کە بەریەکەوتن و تێکەڵاوبوون و قەرەباڵغی نەبێت بەپێی ئەو بەیانی کە حکومەتی عێراقی دەری کردووە قەرارە لە دوای 23 مانگەوە بکرێنەوە دوای ئەو بڕیاری کە عێراق دەری کردووە پێویستی شەکا کە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان لە حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڕیاری پێویست لەو بارەیەوە دەربکەن بۆی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیش ئاسایی بکرێنەوە.